تۆ پیاوی چاک بە کاکە دێبەر خەڵە خۆی پاسەوانی دەکات. هۆکار ئێمە چیەکە مامۆستا ئەبووبەکر هێندە کۆمەڵایەتیە چاوت باسەکەم حتمان نییە وەڵای ئێمە میلەتەکەمان زۆر زۆر گەورەیە کاکە دێبەر ئێمە لە ناو میلەتێکی گەورە و مەزن و قوربانی دەر و میلەتێکە پڕە لە ئاکار و ڕۆشتی جوان هەتا خزمەتیان کەی هەرکەمە ئێمەمانانیش بەداخەوە شتی گەورەمان زۆر لە دەست نایە بە ئەو میلەتەکە بیکەین ئەمێنێتەوە ئەو کایە کۆمەڵایەتیە یەکەم من بەواجبی سەرشان میێزانم بە ئەرکێزانم کە لە خۆشی و ناخۆشی و لە بۆنە زۆر بە جۆرەکانە بەدەم هاوڵاتیانەوە بینەوە چووکترین ئەرکی سەرشانە دووەمینیان بەڕاستی چێژی لێ بینم خۆم ینی کە چونکە هەم لە ڕۆدینیەکەوە هەم لە ڕووی عرف و نەریتی کوردەواریەوە دڵخۆشکردنی بەرامبەر و بەهێزکردنی ڕایە لە کۆمەڵایەتەکان و لە تنگانە و ناخۆشیەکان کاتێک کە تۆ بەدەم یەکترەوەن ئەوە خۆتەزانی یەکێکە لە خەسڵەتە هەرێک گەورەکانی میلەتەکەی ئێمە کوردەواری ئێمەش لە باو باپیرانەوە ئەو نەریتەمان بۆ ماوەتەوە و ئەم گەڕەکەش کە ناوە میلیەکەی پێڵەن گەڕێکی کانی کوردە و لە شارەوانیشە پێڵەن فەرمانبەران من 7 ساڵە ماڵم لێرەیە 7 ساڵە لەم گەڕەکەیان نیشتەجێیت زۆر لە برادەران و دۆست و شت پێمەڵەم سمە ئەو شوێنانەوە لە ڕووی سکوریتی لە ڕووی خدمەت گوزاری بەڵام بەلەزەتە ینی کاتێک کە لەگەڵ تۆ لەگەڵ هاوڵاتیان و کەس و کارەکەی خۆتە هاتو شوی مزگەوتەکەی بەو شەقامانەیە ڕۆی بێ ئاوەبی بێ کارەبابی جاران جۆزەی وەلی دەمان نەڵەدایەوە ئەمە هەمووی وەکو ئەو خەڵکا بێ بچین ئازایەتی ناکەی نەبێ وابینیانی ئەسڵ ئەوەیە ینی ئێستا بڕۆسەیری بەرپرسکە لە ئەوروپا مرۆپی سادە و ساکارن بە پاسکی لە ڕۆن بە میترۆ ڕۆن ئەوە لای ئێمە ئەمشتەها لە ئەکەوێتە دووی بەرپرس و مەسوول لە بێ جودا بێت لە خەڵک بێت دەرگای بۆ بکرێتەوە بێ کۆڵانی بگیری ئەم سەرەوە سەر بێ قولێ لەبەر دەرگا بێ تۆ پیاوی چاک بە کاکە دێبەر خەڵە خۆی پاسەوانی دەکات